تان باش لەسەر ڕێگای سۆران ناحێدیانە جەنجاڵێکی زۆر لەم شەقامە دروست بووە بەهۆی ئەوەی کە ڕێگای سناعی کۆن لە ئێستادا دروست دەکرێت جەنجاڵێکی زۆر لەم شەقامە دروست بووە بە هۆکارەوەی کە شەقامەکە یەکسایدە و بەشێکی زۆر لە فەرمانگەکانی حکوومەت لە سنووری ئازادی و دێڵزیانن. ئەمە ڕێگای سەرەکی سنتەری قەزای ناوەندی سۆران بۆ قەزای سیدەکانەوە هاوکات بۆ ڕێگای سەرەکیشە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و کۆلێژی تەکنیکی سۆران و بەشێک لە فەرمانگە داوامەزراوەکانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم سنوورن. ڕێگایەکی یەکسایدە و جەنجاڵێکی زۆر دروست بووە بەهۆی ئەوەی کە شەقامێکی گەورە پەچی کەوتووە بەهۆی کە کاری نۆژەنکردنەوە تێدا دەکرێت و ڕوونیش نییە ئاخۆ تاکەی بەردەوامی دەبێت. جەنجاڵێکی زۆر لێرە بوونی هەیە و هاوکات بەشێک لەم شەقامە قوتابخانەی ناحکومی لێیە کە ئەمەش گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کرد بەهۆیەوەی کە شەقامەکە یەکسایدە و جەنجاڵێکی زۆری دروست کردووە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان داواکارن کە شەقامەکە خێرا کاری تێدا بگرێت و بەردەوام بێت. جیا لەوە قسەمان لەگەڵ وتەبێژی بەڕێبەراتی هاتچۆی سۆران کرد لای خۆیەوە عەقید موحسین تەحسین بەڕێبەری هاتچۆی سۆران ئاماژە بەوە دەداوە لە شۆفێران و هاوڵاتیان دەکەین پابەند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و هاوکات ئاماژە بەوەش کرد بەهۆی جەنجاڵی یەکسایدی ڕێگاکەوای کردووە کە جەنجاڵێکی زۆر لە شەقامەکە دروست بێت و ڕوونیش نییە ئاخۆ کە شەقامی پیشسازی کۆن تاکەی بەردەوامی دەبێت.